سڵاتانە بێت. عادەلمرا سەرۆکی ئەنجومەنی ناوەندیەکێتی نیشتیمانی کوردستان ڕاگەیاند هیچ زەمینێکی یاسایی نییە کە ڕێگا بە مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان بدات بۆ جاری سێم خۆی بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم کاندید بکات و ئەو بڕیارەی ئەنجومەنی ناوەندیەکێتی لەو بارەیەوە داوێتی هەڵوێستی زۆرینەی ئەندامانی ڕێکخستنی یەکێتیە. ڕۆژنامەی شەرق لەوسەد بڵاوی کردەوە عادەلمرا ڕایگەیاند و یاسای سەرۆکایەتی هەرێم ڕێگە بە بەرزانی نادات خۆی بۆ ویلایەتێکی دیکە کاندید بکات دوای ئەوەی دوو خولی خۆی تەواو کرد و ناتوانێت بۆ جاری سێم خۆی کاندید بکاتەوە. سەرۆکی وەقفی شیعی لە عێراق ڕایگەیاند هەردوو وەقفی شیعی و سونی دژی پێکەنانی هەرێمی کینوێن لە عێراقدا پێشیان وایە ئەم کارە دەبێتە هۆی دابەشکردنی وڵات. ساڵح حەیدەری با ئەسوات العێراقی وت هەردوو وەقفی شیعی و سونی سەرجەم ئەو لە دوانانان ڕەت دەکەنەوە کە پیاوانی ئاینی و سیاسیەکان ڕایدەگەن و تێیدا داوای دابەشکردنی عێراق دەکەن بۆ سەر چەند هەرێمێک. وەقفی سونی وتیشی ڕازی نابێت بەم داواکارانەی دابەشکردن هەروەها ئەو قسە و گوتارانەش ڕەت دەکاتەوە کە داوای دووبەرەکی تایەفی دەکەن. وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە فەرمی داوەتی هۆشیارجێباری وەزیری دەرەوەی عێراقی کردو و مانگی داهاتوو سەردانی واشنتن بکات. دەستخۆشیشی لە گەڕانەوەی وەزیر و پەرلەمانتارە کوردەکانی بۆ پەرلەمان و حکومەتی اتحادی کرد. وەزارەتی دەرەوەی عێراق لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند لە پەیوەندیەکی تەلەفۆنی نێوان هۆشیارجێباری و جوانکەری وەزیری دەرەوەی ئەمریکادا هەردوو لا پێشاتەکانی گۆڕەپانی سیاسی عێراقیان تاوتوێ کردو و تەکیدیان لەسەر گرنگی چالاکردنی کاری لیژنە هەماهەنگە وزارەکانی نێوان هەردوو وڵات کردوتەوە. نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوە گرتوەکان لە عێراق ڕایگەیاند عێراق پێویستی بە ڕۆژنامەگەری ئازاد و بەهێز هەیە تا زامنی ماف و گەیاندنی دەنگەکان و زانینی ڕاستیەکان بکات. مارتن کۆپلەر لە بەیاننامەیەکدا دووبارە داوای لە حکومەتی عێراق کرد پابەندی ئازادی ڕۆژنامەگەری بێت چونکە ئازادی ڕادەربڕین یەکێکە لە مافەتەرەکیەکانی مرۆڤ. هەروەها داوای کرد کارە توند و تیژەکان و تۆقاندن دژ بە ڕۆژنامەنووسان ڕابگیرێت. سەرۆکی ڕەوتی سەدر داوای لە سەرۆکوەزیرانی عێراق کرد داوای لێبوردن لە گرێبەستی گوماناوی ئامێری ئاشکراکردنی بۆمب و مین بکات و بێتاوانی خۆشی لەو گرێبەستە بسەلمێنێت. داواشی لە حکومەت کرد قەرەبوو زیانەکەوتوانی ئەو گرێبەستە بداتەوە. لە وەڵامی پرسیاریەکێک لە شوێنکەوتەکانی سەبارەت بە سزای 10 ساڵ زیندانیکردن بەسەر خاوەنی ئەو کۆمپانیا بەڕێزانەی کە عێراق ئامێری ساختەی ئاشکراکردنی بۆمب و مینی لێوە هاوردە کردووە. مقتەدا سەدر ڕایگەیاند کە پێویستە سزاکەی جەیمس ماکرۆمەک بۆ لە سێدارەدان بگۆڕدرێت. پارێزگاری دیالە ئاشکرای کرد مانگی نیسانی ڕابردوو بە خوێناویترین مانگ لە ماوەی 2 ساڵی ڕابردوو ئاژمار دەکرێت. هۆکارەکەشی بۆ گەشە سەندنی تێگڕای ئەنجامدانی کارە توند و تیژەکان گەڕاندەوە. تاکیدیشی کردەوە کردنە سەربازەی شارەکان کێشەی توندوتیژی چارەسەر ناکرێت. عومەر حەمەیری ڕایگەیاند لەو ماوەدا پارێزگای دیالە چەندین کاری توندوتیژی خوێناوی و قەزەوەنی بەخۆیەوە بینیەوە کە بەهۆیانەوە دەیان کوژراوە و برینداری لێکەوتۆتەوە. کورتێک لە هەوڵەکانتان پێشکەشکرا شاد بن.